هەموو کاتێکتان باش بینەرانی بەڕێزی کەناڵی کورسات نیوز و بەرنامەی چارە. ئەڵلقەی 50هەمینی بەرنامەی چارەیە لە سەرەتای پەخشی چارەوە لە مانگی 12ی 2018ەوە کە ئێستا مانگی 12ی 2019 و ئەڵلقەی 26هەمینە لە ئەڵلقەکانی چارە دەربارەی شێرپەنجە. ئەم ئەڵلقەیەدا بۆتان باسەکەین لە ئەڵلقەی داهاتووشدا بۆتان باسەکەین کە ئێمە بە درێژای 25 ئەڵلقە چی مامۆ باسکردوون دەربارەی شێرپەنجە. ئەمەی کە لەناو مۆبایلەکەی منایە و ئێستا نیشانتان نەدرێت لە ڕۆژی چواردەی تەماشای بکەن لە ڕۆژی 4 6 2019 لە دامێنی چای گۆیژە ڤیدیۆیەکم دروست کرد وەک بانگەشەیەک بۆ هاوڵاتیان بۆ وەرزشکردن و وەک پروپاگەندە و ڕەکلامێکیش بۆ وەرزی تازەی چارە کە باسمان لەوە کرد لە هەموو ڕۆژەکە 5 کەس لە شاری سلێمانی دەستنیشانەکرێن بە شێرپەنجە. ئەم هەواڵە هەواڵێکی زەمین هەژێن و دەنگدانەوەیەکی گەورەی هەبوو. لە بەروی پێشێمە کەس نەیوەرە بە ئاشکرا باسی شێرپەنجە و ئامارەکانی شێرپەنجە بکە. بەڵام ئامانجی ئێمە ئەوە نەبوو کە خەڵک بترسێنین، بەڵکو ئەوە بوو کە بەرچاوی خەڵک ڕوونکەینەوە و پیان بڵین کە شێرپەنجە بوونی هەیە و دەکرێت بەرەنگاری ببینەوە و ئێمەش لە شێرپەنجە بەهێزترین. پاشە و ڤیددیۆیە دەبینین کە کۆمەڵێک خەڵک چۆن لە کاتی وەرزشکردنە پامیێوانێرن بۆتان کە ئێمە لە شێرپەنجە بەهێزترین. پاش ئەوە دێمە خزمەتتان بۆ باسکردن دە هۆکارەکانی شێرپەنجە و خۆپاراستن. باەتان باش و هەینیتان باش و پشوتان باش. لە ناوەڕاستی قەتپاڵی چای گۆیژەوە سڵاوتان لێبێ. لە کۆڵینەوە زانستەکانەوە نیشان داوەکە هەموو ڕۆژێک 5 کەس لە شاری سلێمانی دەستنیشانەکرێن کە تووشبووی شێرپەنجەن کە هەر پێنجیان بە تەسکەرەیان بە هەوێ خەڵکی شاری سلێمانین. ئاماری بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی ئەوەی نیشان داوەکە هەموو ڕۆژێ 3 کەس جەڵتەی دڵ لێیانەیە، هەموو ڕۆژێ 6 کەس جەڵتەی دەماغ لێیانەیە، هەموو هەفتەیەک 3 کەس بە جەڵتەی دڵ ئەمرن، هەموو هەفتەیەک 6 کەس بە جەڵتەی دەماغ ئەمرن. هەموومانە لە شاری سلێمانی. هۆکاری ئەمانە بڕێکی زۆریان لەژێر دەسەڵاتی خۆمانایە کە ئاسانترینیان کۆنتڕۆڵی خواردن و جوڵەیە. چای گۆیژە لە قەتپاڵی سلێمانیە و هەموو هەینی و سێشەمەیەک خەڵک بە گروپ بۆی سەرەکەوێ. ئەگەر دەتانێت تەندروست بن، سەلامەت بن، تۆزە لە خۆتان و لە خەو و لە خواردنتان ببورن و وەرنە دەرەوە. بۆ زانیاری زیاتر هەموو یەکشەمەیەک کاتژمێر 7 ئێوارە بینەری بەرنامەی چارە بن لە کورسات نیوز. ئەو هەناسە بەرچەی من لە پێناوی پاراستنی دڵ و دەماغمایە بۆی کە تووشی جەڵتە نەبم بۆ پاراستن من لە شێرپەنجە. خۆ گەریش تووشی هەرێکێک لاوە نەبووم بە ئاسانی تێپەڕێنم. بە هیوای سەلامەتی بۆ هەمووتان. وەرزی نوێی چارە دەربارەی شێرپەنجەیە. بینەرمان من. پەیامان بۆ لەشتاغان و بۆ نەخۆشوانی شێرپەنجە هیوادارین بێن دەستکەن بە وەرزشکردن لە ناو خوێندنگەی گۆیژەدا دەبێتە شفا بۆیان بێئەمەل نەبن چونکە خودای گەورە بۆ هەموو دەردێت دەوایەکی داناوە. ئەم وەرزشەش بە پشتیوانی خوددا دەبێتە چارەسەر و دەبێتە شفا بۆ هەمومان. ئێمە وەک شێرەکوڕانی گۆیژە هەموو بە یەک دەنگ دەڵێن ئێمە لە شێرپەنجە بەهێزترین. سڵاو، ئەم کاتتان باشی وام تەندروستێکی باشە بۆ هەمووان بە هیوای لەشساغی و سەلامەتی و هەروەها هیوای چاکبوونەوە و لەشساغی و تەندروستێکی باشە خوازم بۆ ئەوانەی کە نەخۆشن بە تایبەتی ئەوانەی کە نەخۆشی شێرپەنجەیان هەیە. هیوام وایە تەندروستێکی باشیان هەبێت و خواشیفایان بات و هەروەها زۆر داوایان لێکم کە هەمویان زۆر بەهێز بن و زۆر بەقوت بن و ئیرادێکی زۆر باشان هەبێ بۆ زوو چاکبوونەوە لە نەخۆشیەکەیان. بەهێزی مرۆڤەکان و ئەکا یارمەتی دەربێ بۆ زوو چاکبوونەوەیان. ئێمە لێرە لە کۆلێجی پەروەردەی وەرزش لەگەڵ خوێندکارە ئازیزەکانمان ئەمانەیە پاڵپشتی خۆمان دووبارەکەینەوە بۆ توشبوانی نەخۆشی شێرپەنجە و هەمومان پێکەوە بڵێن ئێمە لە شێرپەنجە بەهێزترین. سڵاو بەڕێزان،
هیوام تەندروستێکی باشە بۆ هەمووتان. لەخوا پاڕێمەوە ئەوانی کە کێشەیەکی تەندروستیان هەیە، خوای گەورە زوو شیفایی بە خێریان بۆ بنێرێت، ئیشەڵڵا باش ببن بە تایبەتی ئەو کەسانەی کە نەخۆشی شێرپەنجیان هەیە. بەڕێزان ئێمە لە کۆلێجی پەروەردەی وەرزش پیشەمان وەرزشە و ئارەزوشمان هەر وەرزشە. لەبەرەوەی وەرزش دەستەیەکی ڕێک و تەندروستیەکی باش و ئیرادەیەکی بەهێزمان بۆ فەراهەم دەکات. بەڕێزان ئەو کەسانی کە خاوەنی ئیرادەی بەرزن زۆر بە ئاسانی دەتوانن ڕوبەڕووی ناخۆشی و نەخۆشیەکانی ژیان ببنەوە. ئێمەی مرۆڤ زۆر گەورە و بەهێزین. ئێمەی مرۆڤ تەنانەت لە نەخۆشی شێرپەنجەش بەهێزترین. ئێستاش ئێمە خۆمان ئامادە دەکەین بۆ وانی ئەمڕۆمان کەوانی گۆڕەپان و مەیدانە کەمێکی تر لەگەڵ خوێندکارە ئازیزەکانمان دەست پێ دەکەین. کاتێکی شان. لا 25 ئەڵقەی ڕابردووی چارەیە کە ستاندەری پەخشی چارە 48 خولەکە. ئێمە لە هەندێک لە بەردامەکانە چوێنێتە 50 خولەک و هەتا 54 خولەکیش. بەسپاسەوە کە ڕێگان داین ئەوەندە پەخش بکەین لەبەر گرنگی بابەتەکان و پڕزانیاری بەرنامەی چارە. وەک خۆتان نەزانن چارە بە زۆرترین زانیاری و بەرزترین تەکنیک و ئاسانترین شێواز لە خزمەتی ئێوەدایە. لەو 25 ئەڵقەیەدا زیاتر لە 100 میوانمان هەبووە و هەروەها بە تێکڕا زیاتر لە 20 کاتژمێر پەخشتان بۆ کراوە. بۆ خۆپاراستن لە شێرپەنجە 4 کار زۆر گرنگە کە بریتین لە داوەزانی کێش، وەرزشکردن، جۆری خواردن و پشکنینی پێشوەخت و پشکنینی زوو لەگەڵ بینینی هەر نیشانەیەکە. بۆ ئەم 4 بابەتە 4 بابەت لە ئەرشیفی چارە ئەهێنینەوە. بۆ داوەزانی کێش زۆر کەس پرسیاری نەشتەرگەریەکە. پرۆفیسۆر دکتۆر هیوا عومەر ئەحمەد باس لە نەشتەرگەری دابەزانی کێشەکات لە ژووری نەشتەرگەریەوە و ئەوەشی کە ئەو بەتان باسەکات نەشتەرگەری ڕاستەقینەی دابەزانی کێشە، نەک جوانکاری بۆ دابەزانی کێش. و هەروەها لە جۆری وەرزشکردنە بەڕێز چێنەر عەبدولقادر باس لە ڕاکردنەکە کە باشترین جۆری وەرزشە، هەم بۆ خۆپاراستن لە شێرپەنجە و هەم بۆ دابەزانی کێش و هەم بۆ بێجێوی، هەم بۆ بێخەوی، هەم بۆ بێخواردنی. و هەروەها لە جۆرەکانی خواردنە پرۆفیسۆری ئایدەر دکتۆر دارە محەمەد باس لە جۆرەکانی خواردنەکە ئەوانی کە دەکرێت مرۆڤ بپارێزێت لە شێرپەنجە و ئەو ڕۆن و زەیتانی کە من بەکارهێنین چۆن ئەکرێت مرۆڤ تووشی شێرپەنجە بکە و لە نیشانە پێشوەختەکانە لە ناسینەوەیانە و پشکنین بۆ شێرپەنجە لەگەڵ بەڕێز دکتۆر هێرۆ بۆ یەکەم جار وەک دەستگایەکی میدیایی ئێمە لە کاتی کۆلۆنۆسکۆپیا ئەوەی کە کامێرەکە لە کۆمەوە داخڵەکرێت و بۆ پشکنین دەربارەی شێرپەنجەی کۆڵۆن و ڕێکە کارمان بۆ کردن. بینەری ئەو چوار خولەکیە بن و ئەگەڕێمەوە خزمەتتان. ئێستا نەخۆشەکە ئامادە ئەکرێ بەنجەکرێ بۆی کەوا نەشتەرگەری قارسی گەدەی بۆ بکەین. وەکو پێشتر باسمان کرد بڕیاری جۆری نەشتەرگەریەکە شتێکی زانستیە بە پێی پێرستی بارستەی لە شواتە BMI ئێرێت. بۆ نمونە ئەم نەخۆشە گەرچی پێرسی بارستەی لەشی لە نەگەیشتۆتە ئەوەی کەوا قارسی بۆ بکرێ، بەس لەبەرەوەی کە قەڵەوە و نەزۆکی هەیە و کێشەی هێلکەدانی هەیە و 3 جار مناڵی بلوریشی کردووە لەبەر قەڵەوەکەی سەر نەکەوتووە. ئێمە یارمەتیین کە نەشتەرگەریەکەی بۆ بکەین لاواز بێ بۆی کەوا خوا مناڵی پێبەخشێ و بە هەستی دایکایەتی خۆی بکات. ئەوەی کە ئێمایکەین ئەو پرسیارە هەمیشە ئەکرێ لەگەڵ ئەوەی کە لە وڵاتانی دراوسەیە کرێ. من لەو باوەڕامەوە ئێمەیکن باشترە لە وڵاتانی دراوسێ. بۆ ئێمە 2 کەس لە سلێمانی 7 کەس لە هەموو عێراقا بۆمان هەیە کە ئەم نەشتەرگەریە بکەین بۆ لەبەرەوەی ئێمە خۆمانە بەسینەوە بە کۆمەڵەی نەشتەرگەرانی میتابۆلیزم و قەڵەوی ئەمریکی کە ئەندامینتیایە و هەر شتێکین ئەبێ بینێرین بۆیە بۆ داتەبیزی ئەوان و هەر شتێ بکەین ئەبێ بە ڕێنمایی و بە ڕێساکانی ئەوان بێ و بە هیچ جۆری ئەمە لە ڕێسا و ڕێنمای ئەوان دەرناچین.
ئەمە لایەنێک کەواتە ڕێوشوێنەکەمان وەکەوەیە کە لە هەموو جیهان ئاکرێ. دووەم جۆری ئەو ئامێرانەی بەکارێنین هەمان ئامێرەکە لە ئەمریکا و لە ئینگلتەرە بەکارێت کە لە کۆمپانیای کۆڤیدینەوەی باشترین کۆمپانیایە لەم کارە بۆ کاری ناوسکبینی هەر لەبەر ئەوە شەکە هەندێژار نەخۆش گلەیەکی لیا دروسەوی ئەڵێ بۆ ئەو پارە زۆرەی تێئەچێ ئەگەر تەنانە لە نەخۆشخانە بیکەم لەبەرەی ئامێرەکان ڕەسەنن ئامێرەکان نمرەیەکن ئامێرەکان ئەوانن کە لە ئەمریکا و ئینگلتەرە بەکارێت و ئێمە نامانەوێت لە بەشتێکی وڵاتێکی وەکو سینیان هند ئیش بکەین چووکو ئێمە مامەڵە لەگەڵ نەخۆشاکەین و لەسەر ڕێوشوێنی جیهانی ئەڕۆین کە ئەوان ئەیسەپێنن بەسەرمانە کە چه ئامێرێ بەکاربێنین و چێ ڕێوشوێنێ بکەین و لەبەرەوە هیوادارم کە دەرەنجامەکانیشمان و ئەنجامەکانیشمان هەوەر وەکوەوە بێت کە لە ئەمریکا و لە ئینگلترا بێت. بەرگ و پێداویستەکانی خۆمان زۆر گرنگە. گرنگترینیان ئەوەیە تۆ پێویستەکە پێڵاوی ڕاکردن لە پێ بکەی بۆ ڕاکردن. زۆر گرنگە ناتوانی بە جۆرێکی تری پێڵاوەوە ڕاکردن بکەی ئەمە هەڵەیە لەوانێت تووشی پێکانت بکە لەوانەیە بێزارت بکە لە ڕاکردن. بۆ نمونە ئێمە ئێستا سێ جۆر پێڵاوی مارکەی نایکمان هێناوە ئەمە جۆرێکیانە ئەمە جۆرێکی تریانە یان بۆ نمونە ئەمە جۆرێکی تریانە کە من بەکارێنم بۆ ڕاکردن ئەوەی کە تایبەتە بۆ ڕاکردن زۆربیان لێی نووسراوە ڕەنین پاشان بنەکەی ئەسوورترە هەروەها بە ئامێری وا دروست کراوە کە تایبەتە بە ڕاکردن تۆ ئەزانی لە کاتی ڕاکردنە کە قاچ دائەنی سێ هەندەی کێشی خۆت قورسای ئەچێتە سەر پێڵاوەکان دواتە گەر تۆ 80 کیلۆوی 240 کیلۆ لە یەک جارەکە قاچ دائەنی هێت ئەچێتە سەر پێڵاوەکانە بۆ زۆر گرنگە پێڵاوەکانە تایبەت بێ بەڕاکردن بۆ نمونە ئەم جۆرە پێڵاویان کە هەر نایکە نووسراوە ترینین ئەمانە واتە بۆ مەشقکردنە لە ناو هۆڵێکە نابێت ئەمە بەکاربێنی بۆ ڕاکردنی ماوە درێژ یان ئەم جۆری تریان نایک ئەمە کالەی ستایلە واتە بۆ جوانی لە پێەکەی لەگەڵ کاوبۆیەکە لە دەرەوە ناتوانی بەمۆ ڕابکەی جۆرێکی کەشمان هەیە لە کالی تایبەت بە ڕاکردن کە ئەمەیان بۆ تریل ڕەنی نەبێت ئەوەتە ڕاکردنی ناو شاخوداغ ناو سروشت ئەمەیان زۆر تایبەتترە زۆر پێویسترە ئەمەیان کە سەلەمۆنە ئەم کالەیە ئەمەیان کێشەکەی قورسترە بەڵام پتەوترە بۆ نمونە ئاو ناچێتە ناوی عارق لێتە دەرەوە زۆر بە تەکنیکێکی بەرز دروست کراوە ڕاستە ئەم کالانە گرانن ڕاستە ئەمانە نرخیان لە $100 $150 ئەچێ بۆ $200 بەڵام بیرتان بێ تۆ $150 ئێستا سرفکەی بۆ کارەیەکی ڕاکردن باشترە وەک لەوەی لە دوا ڕۆژە بچی $2000 بێ بە نەشتەرگەریەک دابەزاندنی کێش باشتر لەوەی کە تۆ بچی داو دەرمان بکری کاتێک کە تۆ شەکرێتە زەختە بچی بۆ ببینی دکتۆر واتە $150 ئێستا لەوانەیە $2,000 داهاتوت بۆ بجێڕێتەوە لەوانەیە لە داهاتوودا بتوانی سوود لەوانە وەربگری ئەمە خاڵێکی گرنگە ڕاستە لە کۆنەش لە دەستی دوو کالە هەیە بۆ ڕاکردن ئەشێ ئەمانە مارکەی باشیشن بەڵام بیرتان بێ ئەو کالانە پێشتر لەلایەن کەسێکیکەوە بەکار هاتووە ئەو کالەیە شێوازی قاچی کەسێکیکەی پێشتوی وەرگرتووە کە تۆ لە پێی ئەەکەی ئەو کالەیە بنەکەی ئەو مادەی تیان نەماوە چۆن لێ مادەکەی ستۆک بووە وەکو پێویست نیە لەوانەیە و کالەیە بۆ ڕۆشتنی ئاسایی بۆ ڕۆژانە جوان بێ بەڵام بۆ ڕاکردنی ماوە درێژیان بۆ ترێلڕەنی نابێ بۆ شاخوداغ چکۆ ئەمە بنەکەی ئەگەر سەیریکەی بنەکەی تەواو گرنجە نایڵێت تۆ بخزەی لە ناو شاخوداخە بەڵام ئەو کالەی کە بنەکەی ڕۆشتووە یان ئیسفنجەکەی ناوی نەماوە یان لەوانەیە دراوەیەکی تابێت دوورا بێتەوە ئاوی تێ ئەچێت لەبەرەوە بە کەڵکی تۆ نایە بۆیە ڕەزیل مەبن $150-200 بەکاربێنن بۆ تەندروستی خۆتانە ئەمە ئێمە پێمان عیب نییە لامان ئاسایە مۆبایلێکی $1000 بان پێبێ بەڵام لامان ئاسایی نییە کە بۆ تەندروستی خۆمان شتێکی باش بەکاربێنین ئەوە کالەمان تەواو کرد ئەجا جلوبەرگی تر پێویستەکە تۆ لە کاتی ڕاکردنە بە تایبەتی ئێستا کە هاوینە پلەی گەرما بەرزە جلوبەرگی تایبەت بە ڕاکردن لە بەرابێ تیشێرت و فالینە ئەوانە لی نووسراوە فیت درای ئەگەر ببورە درای فیت ئەگەر سەیری ئەمە بکەی ئەمانە زۆر سووکن کێشیان زۆر کەمە ئەجا عارەقەکە لەشتا هەڵەمژێت ئەمە زۆر گرنگە بۆ ئەوەی کە بەکاری بێنی یارمەتی لەشتەدا کە هەوای بەرکەوێ و ئەکات کە تۆ هاوکاری بکەن زۆرێک لە هاوڕێیان ئەبینین ئێمە لە کاتی ڕاکردنە بەم گەرمای هاوینە جلی زۆر ئەسوور لەبەرەکەن
یان ئەچن نایلۆن لە لەشیان ئەبەستن تاکو بەیانێ تێگڕای ئەو سەوزە و میوانەی کە ڕەنگارن، تێگڕای ئەو سەوزە و میوانەی کە بۆندارن. ئێتە کە ئەڵێن بۆندار تێگڕای بڵین جیا بۆندارەکان ئەگرێتەوە وەکو نەعنا و ڕۆزماری و جاترە و سەیج و هەموو ئەمانە، و میوە ڕەنگارەکانیش وەکو شات و گێلاس و تودڕک و هەروەها گێزەر و تێگڕای میوە ینی تێگرای ڕەنگی سروشتی میوەکان ئەگرێتەوە. لەبەرەوە خاڵێکی تر هەیە بڕاستی لەبەرەوە ئێمە چەندێک ناڵم زیادە خۆری، بەڵام چەندێک میوە و سەوزەی ڕەنگار بخۆین زۆر گرنگە. ئەمانە پیان ئەوترێ کیمۆپریڤێنتتف، یاخود ئەو مادە کیمیاویانی کە ڕێگرن لە دروستبوونی سەرەتان. کاتێک کە ئینسان تووشی سەرەتانەکە ئەبێت یەن کیمۆتیرەپی ئەدەنێ یاخود عیلاجی کیمیاوی ئەدەنێ. لەبەر ئەوە سەلیقەی گشتی وامان پێی ئەڵێ کە ئێمە پێویستە پێش ئەوەی کە توژبین خۆمان بپارێزین، بۆی ئەڵێ خۆپاراستن باشترە لە چارەسەر و لە ڕێی چیەوە لە ڕێگەی خواردنی دروستەوە و خۆلادان لە خواردن ناتەن دروستەکان. خۆلادان یعنی چی؟ یعنی ڕۆن زۆر سوور نەکەینەوە، یا کە جارێک سوورمان کردەوە لەو زیاتر بەکاری نهێنین، یاخود گۆشتی زۆر برژا و زۆر سوتا و نەخۆین، یاخود خۆمان دوورخێنەوە لە بەکارهێنانی خواردنە پرۆسەسکراوەکان بە تایبەتی ئەوانی کە ڕۆناوین. بێگومان ئەم ڕۆنی کە ئێمە بەکارهێنین هەندێک جار ماوادی حافظەی تێئەکرێت، ئەو مادە حافظانی کە ئەتوانێت ئەلکترۆنێک ببەخشێت بەو فری ڕادیکاڵی کە لە ڕۆنەکە دروستە بێت. ڕۆنەکە چۆن فری ڕادیکاڵی تا دروستە بێت؟ بە شێوەیەکی سروشتی ئەو دەفری کە تێکرێت پلاستیکە. ئەگەر پلاستیکەکە ڕوون بێ ینی معڕەزە بۆ ئەو تیشکەی کە بەریەکەوێ، تیشک خۆی وزەیە و کافیە بۆ ئەی کە ئەم فری ڕادیکاڵە دروستکە. و هەروەها کاتێک کە ئەیکەیتەوە بەر ئۆکسجینەکەوێ، ئۆکسجینش ئەتوانێت ئەم فری ڕادیکاڵی پێ دروستکە. و لە کاتی سوورکردنەوە لێنانیشە گەرمی ئەیەتێ، گەرمیەکەش دیسان سەرچاوەیەکە بۆ ئەوە. خۆ ئەگەر هاتو ئەم زەیتە بۆ نمونە لە ناو دەفرێکی مسا دروست بکرێت یا لە ناو دەفرێکی ئاسنا دروست بکرێت، دیسانەوە مس و ئاسنەکە خۆیان سەرچاوەیەکن بۆ دروستبوونی ئەم فری ڕادیکاڵانە. هەر لەبەر ئەوەیە کە لە دوای حربی عالەمی دوو هەموو دوای ئەتوانین بڵی ساڵی 50کان و 60کان بە هیچ شێوەیەک خەزانی ڕۆنەکان لە مەغزەنی مز وەکو جاران هەڵناگیرێ، لەبەر ئەوەی زانیان کەوا مس و ئاسن و ئەوەی کە پێ ئەوتە میتاڵە قورسەکان یەکێکن لەو سەرچاوانی کە ئەم فری ڕادیکاڵانە دروستەکەن. کۆی قسەکانم ئەوەیە زەید بە شێوەیەکی گشتی کاتێک کە یەکێک لە تیشک یا ئۆکسجین یاخود بەرگەرمایی ئەکەوێ فری ڕادیکاڵ دروست ئەکات و ئەوەندەش بەڵگەی زانستی هەیە، چ لە تاقیگەکانە و چ بەڵگای لەسەر ئەو حیوانانە یاخود ئەو ئاژەڵانی کەوا تاقیکردمان لەسەر کراوە کە ئەبێ بەهۆی باعیسی دروستبوونی سەرەتان. لەبەر ئەوە خۆلادان لەم جۆرە بڵین پراکتیسە غەڵەتانەی دووبارەکردنەوەی ڕۆن بۆ نمونە چپس بەکارهێنان، چپس خواردن یاخود کرسپس یاخود ئەو ڕۆنی کە بەکار ئەهێنرێ و هەڵەگیرێ بۆ سبەی و بۆ دووسبەی، هەموو ئەمانە پراکتیسی خراپن، پراکتیسی نەخۆشکەرن و پێویستە خۆمانی لێ دوور بکەینەوە. ئێمە بۆیە باسی زەیتەکەین لەبەر ئەوەی زەیت بۆچی شلە؟ لەبەر ئەوەی بۆندی بینی کاربۆنەکانی ناو ترشە چەوریەکان تێر نییە، بۆندەکان دەبڵ بۆندە مۆلەقە. بەڵام ڕۆن بۆچی تونگە؟ باسی پلەی گەرمی ژوورەکەین لەبەر ئەوەی بۆندەکان تێرە لەبەر ئەوە بە شێوەی تونگ دەرەکەوێت. ئەم بۆندە مۆلەقانە کە لە بینی بڵین ئەتۆمەکانی کاربۆنا هەیە بە ئاسانی کاری تێەکرێت. میوە ڕەنگارەکان ئەم بەشە گرنگانی تایە یاخود بڵین ئەم پێکاتە گرنگانی تایە ئەگەرچی بەر نیسبەت لە ڕاستیە ئەوەی کە باسمان کرد کە هەموو کەس سەر و 50 ساڵەوە چ پیا و چژن پێویستە ناوزۆری کۆڵۆنسکۆپی بۆ بکرێت، ئەوە کاتێکە کە هیچ نیشانەیەکی نەبێت، بەڵام لە هەر تەمەنێکا و لە هەر ڕەگەزێک بێ ئەگەر هاتو یەکێ لە نیشانەکانی هەبێ بۆ نمونە ئازاری ناوسک کە بە هیچ دەرمانی یاخود بە هیچ شکرینێککە هۆکارەکەی نەدۆزێتەوە یاخود دانانی خوێن لە پیساییە کە بەڕاستی ئەمە زۆر نیشانێکی گرنگە، پێویستە تەنانەت ئەگەر یەک جاریش ئەو کەسە خوێن دانێ لە پیساییە چێ بڵێنیەوە و سەردانی پزیشکا و لەوانەیە پێویستکە کە ناوزۆری بۆ بکرێت، چونکە یەکێکە لە نیشانە گرنگەکان کە ئەبێ پێویستە هۆکاری ئەو خوێنە دیاری کرێ، ئایا ئەم خوێنە لە ئەنجامی فروشانی کۆمەوەیە، لە ئەنجامی مایەسیریەوەیە یاخود لە ئەنجامی هۆکارێکەوەیە کە لە سەرور کۆمەوەی واتە لە ناو کۆڵۆناوی پێویستە
خۆکارەکە دیاری هەر بۆ زانیاری بەڕێستان هەموو خوێنە ڕۆشنێکی کۆم وەک دکتۆر باسی کرد مەرج نییە شێرپەنجە بە هەندێک جار تەنها ماسیلێکی سادەیە پێشەوەی کە پزیشکەکان بێنە ئەم قۆناغەوە نەخۆشەکە لە کلینیک پشکنن و تەنها بە پشکنینی پەنجەیەک لە ڕێگەی کۆمەوە پشکنینی بۆ دەکەن بەڵام ئەو کاتێک کە هاتێرە دکتۆر کە گەشتە و قۆناغەکەی ترێ پێویستە کۆلۆنۆسکۆپی بکەن ناوبینی بکەن ئەم کارە ئێستا نەخۆشەکە بەخەبەرە من پێشەوەی کە دەست پێ بکەین بێ کۆ قسەمان لەگەڵا کرد و تەبینیەکەم بە ئامێریکی ژێوە ڕەچاوی ترپەی دڵ و خوێندنەوەی دڵ و ئەمانەی ئەەکەن بەڵێ ئەم نەخۆشە بە تەواوی ئاگای لە خۆیەتی یان گەشتان کردووە ئەم نەخۆشە لە حاڵەتێکایە پێ وتێ کۆنشەسێدەیشم واتە دەرمانێکی هێورکەرەوەی وەرگرتووە بەڵام ئاگای لە خۆی چکە ئێمە لە کاتی شەکە هەنەجار پێڵی هەناسەت وەرگرا مەسەلەن لەوانەیە بیجوڵێنین بڵین شێوازی پاڵکەوتەکەی بگۆڕین بڵین کەوەرە سەر لاکەی تر یاخود کەوەرە سەر پشت لەبەرەوە بڵێ نەخۆشەکە ئاگای لە خۆیەتی بەڵام تۆزێک باشە ئێستا ئەگەر دەست پێ بکەین بە باسەکە ئەم سۆندەی کە بەکارهێنن گەڕ ڕووکەینە کامێرەکە وەکو کامێرەیەکی بچوشی پێوەیە لەسەر سکرینەکە پیشانیەیە ئەم سۆندەی ئەکرێ نەخۆشی بجۆزێتەوە پێشەوەی ئێوە بەکاری بێنن پاکژەکرێتەوە تەعقیمەکرێ بە زمانی خەڵک بە دڵنیاییەوە ئەم ئامێرانە چ ئامێری ناوبینی کۆڵۆن چ ئامێری ناوبینی گەدا هەموو ئامێرەکان بە شێوازێکی تایبەتی خۆی ئەبێ پاکشکردنەوەی بۆ بکرێ یەکەم جار دوای ئیشەکە ئەبێتە بەشی پاکشکردنەوە بە ئامێری پاکەرەوەی ئاسایی پاگەکرێتەوە لەو پیسی شتانی پاشان ئەخرێتە ناو پێوترێ ئامێری شوشتنی مەسالەی تایبەتی کە ئامێری کە مادەی سایدێکس واتە گلوتەر ئەڵدیهایت بەکارهێنێت کە مادەیەکی زۆر بەهێزە و ئەتوانایی لە ناوبردنی زۆربەی زۆری ڤایرۆس و بەکتریاکان ئەگەر پرسیارەکە ئاسانکەمەوە ئەگەر ئەم ئامێری ئێوە ئێستا لە لەندەن یان لە واشنگتۆن یان ئەگەر زۆر نزیک لە تاران و لە ئەستەمبول و لە عامان تاقیم کرێ هەر هەمان دەستوریەوەیە بەڵێ بە هەمان شێوازە و بە هەمان ئامێرە و بە هەمان مادە بەکارهێنێت ئێستا فەرموو ئەگەر کارەکە ببینیت چۆنی ئەکرێت و ئێوە بەدوای چی ئاگەڕێن لەسەر سکرینەکە ئێمە سەرەتا کووتمان نەخۆشەکە دەرمانی هێورکەرەوەی پێدراوە ئەڕۆی نەژوورەوە لە کۆمەوە بێگومان لە دەرچەی کۆمەوە بەڵێ لە دەرچەی کۆمەوە پێش ئەوە ئێمە نەخۆشەکەمان پشکنیوە زین ئایا هیچ کێشەیەکەیە لە کۆم یاخود نییە پاشان لە ڕێی شاشەکەەوە ئێستا ئێمە ئەمە دەرچەی کۆمە ئەوە ڕۆشتینە ناوەوە هەڵبەت دکتۆر من لە ڕێنمایەکانی شامە بخێندەوە کە پێویستە نەخۆشەکە شت نەخوات و ناوسکی بەتاڵ بێت و واتە ئێستا ئەمە لە ئەو پێشەندێک دەرمانیشتە پێداوە کە وای کردووە کە ڕیخۆڵی بەتاڵ بێ بۆی بە ئاسانی ناو ڕیخۆڵە گەورە ببینن وانە ڕۆژێک پێش نازوورەکە دەرمانێک هەیە بۆ نەخۆشەکە ئەنووسێت ئەو دەرمانە ئەبێتە هۆی سکشواتە پیسایەکەی بەم شێوازەی لێت ئەها کە بە شێوەیەکی وەکو ئاوێک وایە یعنی ئاوێکی ڕوود ڕەنگەکەی زەر دەبێگومان لەبەرەوەی ڕەنگی پیسایی بۆ شێوازەیە پاشان ئێمە ئەڕۆینە ناوەوە ئەمە ئێستا ئێمە تقریباً 20 سانتیم ڕۆشتینەتە ناوەوە ڕێکخراوێکی نێودەوڵەتی هەیە کە تایبەتە با توێژینەوە دەربارەی شێرپەنجە ئەم ڕێکخراوە 4 هۆکاری دەستنیشان کردو کە بە دڵنیاییەوە مرۆڤ تووشی شێرپەنجاکەن و بەڵگەی زانستی پێویست لە بەردەستایە کە ئەم 4 بریتین لە جگەرە ئەلکوهول گۆشتی پرۆسسکراو کە بریتین لە کاڵباس و سەلامی و جۆرەکانی تری گۆشتە پرۆسسکراوەکان لەگەڵ تیشکی خۆرە ئێمە لە 25 جەڵقەی ڕابردووی چارەیە باسمان لە هەر چواری کردووە کە پاش ئێستا ئەو 4 بۆتان باسەکرێت لە بابەتی جگەرە کێشانە زۆر جار کە باسی جگەرە کێشانەکرێ خەڵکەڵێن تا ئەسە کەسمان نەبینیەوە بە جگەرە کێشان تووشی شێرپەنجە بێ بەڕەست سەلیم زۆر بە ئازایانە هاتە سەر تەلەڤیزیۆن و باسی لەوە کرد کە بەهۆی ئەوەی کەسی و 6 ساڵ جگەرە کێش بووە دەستنیشان کراوە بە شێرپەنجەی سیەکان لە بابەتی ئەلکوهولە ڤیددیۆیەکمان بۆ کورداندن کە باس لە پەیوەندی نێوان زیادەڕێکردنەکە لە خواردنەوەی ئەلکوهول و 7 جۆری شێرپەنجە لە گۆشتە پرۆسسکراوەکانە من وەکو پێشکەشکار یەکەم کەس بووم کە لە میدیای کوردیە لە دەستگای میدیای کورساتەوە بۆم باسکردن کە گۆشتە پرۆسسکراوەکان بە دڵنیاییەوە مرۆڤ تووشی شێرپەنجە ئاکات و هەروەها لە خۆپاراستنە تیشکی خۆراکی لە گرنگترین شتەکان بریتە لە بەکارهێنانی کرێمی دژەخۆر کە بەڕێز دکتۆر ڕەوا بۆی باسکردن ئەو 4 خولێکە ئەبین و دێمەوە خزمەتتان ناوم سەلیمە سەلیم ئیبراهیم عەباس تەمەنم 51 ساڵە
تووشی کە نەخۆشی کە شێر پەنجەی سێکان بووم. من 36 ساڵ جگەرم کێشە. ئیشم کە تەکسیە، ساغ بە تەکسیم. بە 36 ساڵ جگەرم کێشە، ڕۆژی بە 2 پاکت بۆ 2 پاکت و نیو ئاوە هەبوو کە سێشمە کێشە. بەڵام بەڕاستی ڕۆژ بە ڕۆژ هەستم دەکرد یعنی لە تەمەنە مەڕوە. یعنی بێتاقەت یەکردم بەس سواش دەموو جگەرە شەوی هیچ نییە، کورە جگەرە هیچ نییە بەشگەرە کەسێکە مسعادی دەکردم زۆر پێم ناخۆش بوو. بەڵام بەڕاستی نەسحەتەکەیان لە جێی بەخۆی بوو زۆر ڕاستی تیژ بوو. من هەتا ئەو ڕۆژەی کە هەناسەم تون بوو وام لێها کە نەم نەتوانی کەدا هەنگاو بڕۆم. ئەنی هەناسەم بەتون دەبوو دەشقاوە ڕۆشتم هەناسەم بەتون دەبوو توژی کە تەنگەکە نەفەسیە بووم. بە کۆکێکی زۆرم هەبوو. چوومە لای دکتۆر خۆم فعاس کرد گوتی توژی بە شێرپەنجە بووی وە شێرپەنجەی سێکان. بۆ مەرحەلەی یەکەم چووم هەر یەکسەر جگەرەم تەرەکرد، هەر یەکسەر وازم لێ نەکرد پێشەوەی کە دەرزی کە لە خۆم بام. یەکسەر وازم دەستگەرێنە هەستم دەکرد پێش دەرجەکان خەریکم بڵم باشم. دەرجەکان لە خۆمدا من دەرەجە 4 بووم، یعنی دەرەجە 4 زۆرە، یعنی ئاخی دەرەجەیە بە دەرزی لەوانەیە بڵم ئیسکیزنیان دابم، یعنی بڵم کۆتاییمە، بەس کۆتایی لە لای خوایە. لە خوای بە زیاد بێ کە دەرجەکەم لە خۆمان جەلەسەی یەکەم هەستم بە خۆم کرد کە باشم بەرەو باشی دەڕۆم. یەکسەر بەرەو کە باشی کە ڕۆشتم. وردە وردە هەژدە کە دەرزیم کە لە خۆمدان بە 3 جەلەسە لە خوای بە زیاد بێ زۆر کە باش بوو. یعنی تەواو لە 170 کە باش بووم. یعنی لە 170 و نەخۆشیەم پەڕاند الحەمدولله. لە خوای بە زیاد ئەوەش بە شکری خوای دەوێ و هیمەتی دکتۆرەکانیش بوو. زۆر سپاسیان دەکەم. جا داوا لە خەڵکی دەکەم، لە گەنجان دەکەم، لەوانەیە کە جگەرەکێشن ڕەجاءن واز لە جگەرە بێنن. وەڵڵاهی جگەرە هەتا بڵێ خراپە، وەڵڵای بدوژمنی ئینسانە، وەڵڵای من نەمدەتوانی هەناسە بم، وەڵڵای کە نەمدەتوانی بخەوم. ئێستا لەخوا بەزیاد بێ خەویشم زۆر خۆش بووە، هەناسەم خۆش بووە، بە کەیفی خۆمە ڕۆم. تووشی بە شێرپەنجەمەوە وردە وردە بەرەو پاششم ئینشاءڵڵا. کاکەجان ئەوەی کە جگەرەکێشی ڕەجاءن وازی کە لێبێنی و کە نەکێشی وەڵڵای بۆ خۆی زەرە دەکا. بەخوا گاڵتەی کە پێ ناکرێت جگەرە پیسە، شتێکی خراپە بە دوژمنی ئینسانە، بە تایبەتی بە دوژمنی گەنجانە. بەڕاستی پێ هۆش و بیریشتە نامێنێ. ئێستا من جاران کە نەمدەتوانی هەوای ئێحتیادیش هەڵمژم، ئێستا ئەوە دەمام چشەکەم، ئەوە کە دەمامەکەکەم یعنی هەواکە کە نامەوێ هەوای کە پیس هەڵمژم. یعنی ئەوەندەم غەڕق لە جگەرەیە تەنانەت کە ناتوانم هەناسەی کە پیشیش هەر هەڵمژم. لەخوای بە زیاد بێ دوژمنم جگەرەیە. ئێستا ئیشاڵڵا بەرەو باشم و ئیشاڵڵا هیوادارم ئێوەش کە جگەرە بەتەرەکەن گەنجینە خواست لە جگەرە بێنن.
بە درێژایی ئەم بەرنامەی لەگەڵمان بوون لە سەرەتاوە هەتاوەکو ئێرە کە ئەگەینە کۆتایی بەرنمەکە مەبەستمان لەم بەرنمەیە ئەوەیە کە خەڵک وەکو لە سەرەتایی ئەم ئەڵقانەی چارە باسمان بۆ کردن کە بگەڕێنەوە بۆ خواردنە کوردەواریەکان بگەڕێنەوە بۆ زیاکردنی سەوزە و میوە هەرم میوانەی یەکێک لە میوانەکانی ئەڵلقەکە کە لە ئیتالیاوە هات بۆ خۆی زۆری حەز لە خواردنی ئیتالیا بەڵام کاتێککە بیستی خواردنی کوردی زۆرە حەزی زیاتر چۆ خواردنی کوردی ئەوەی کە زۆر گرنگە لە مەسەلەی خواردنەکان ئێمە لە چانقەیەکی ڕابردووی چارەشە بۆمان باس کردوون هەرچەکتانێ بی خۆن بەڵام نیوەی خواردنەکانتان بکەن بە خواردنی فرێش خواردنی زیندوو بریتین لە چی خواردنی زیندوو سەوزە و میوەکان ئەو شتانەی کە دەستکاریان نەکراوە لە مەسەلەی گۆشتە بە تایبەتی گۆشتی سوور کە لە پێشەشی بەرنامەکەمان باس کردن بە ترسی توشبوونتان بە شێرپەنجە زیاد دەکا بەخراوێکی جیهانی هەیە کە پەیوەندیدارە با توێژینەوەکانی بواری شێرپەنجە گۆشتی سووری مەڕ و بزن و مانگا و بەرازیشی لە کاتیگۆری بی یان لە جۆری بیاداناوە بۆ شێرپەنجە بەڵام کۆمەڵێک گۆشتی تر هەیە کە ئێوە بە کاڵباز دەیناسن کە سۆسەج و بیکن و سەلامیە کە ئەمە زیاتر لەگەڵ پیتزا بەکارێهێنن وێنەکانیشی لە تەنیشتی من دەرەکەوێت ئەمانەی لە پلەی یەکەما داناوە بۆ توشبوون بە شێرپەنجە هەرەوە ڕێکخراوە لیستێکی دوور و درێژەیە کە ئێستا وێنەی گۆشتەکە لابین لیستە دوور و درێژەکەتان بۆ داهانەی لەسەری سەرەوە لە پاڵ جگەرە کێشان و ئەلکۆل خواردنەوە و بەرکەوتنی خۆری زۆر گۆشتی پرۆسێسکراوی داناوە ئەوەی کەەوە پێ دەڵێن کاڵباس وە سۆسەج وە سەلامی وە بیکن بە مانایەکی تر ئەو کاتێک کە تۆ پیتزا داواکەی بۆ مناڵەکەت یان بۆ خۆت واڵەی با کاڵباسی زیا لەسەر بێ بۆ مەترسی توشبوون بە شێرپەنجە وەک ئەوە وایە شوشەیەک خواردنەوەی کوحولی بۆ مناڵەکەت دابنەی وەک ئەوە وایە پاکەتێک جگەرە لە بەردەمی مناڵەکەت دابنی لەبەرەوە لە ڕووی زانستیەوە بەڵگەی زانستی تەواو هەیە کەەوە بسەلمێنێ کە پەیوەندیەشی ڕاستەوخۆیە لە نێوان گۆشتی پرۆسێسکرا و شێرپەنجەیە کە بریتین لە بیکن سەلامی سۆسج ئێوە پێیان دەڵێن کاڵباز بە شێوەیەکی گشتی و لەگەڵ پیتزا بەکارا دەرن یان هەندێک کەس بۆ نانی بەیانیان بەکاری دێنێ بەڵام ئەو گۆشتە سوورەی کە ئێمە بەکاریان دێنین کەمتر ئەگەری توشکردنی مرۆڤی هەیە بە شێرپەنجە من ئەو قسانێک کە دەیکەم هەمووی بەڵگەی زانستی هەیە لەسەری و لە هەمووشی بەرپرسم جگە لەو میوانەکانی بەرنامەکان ئاژیان بۆ داکە سەوزە و میوە زیاد بکەن و هەتا ئەتوانن لە کاتی خواردن لێنانە لە دەفری فافۆن و مس دوورکەونەوە بەڵکو زیاتر پشت بە دەفری تیفلۆن بەستنەوە کە خەڵک پێ دەڵێت تیفاڵ جامە لێرە هاتمە تێرە گەر بێ زەحمەت چاکمان بۆ بێنن لە مەسەلەی چایە چا هێشێکە لە خواردنەوە زۆر بە لەزەتەکات لەگەڵ قاوەیە ئەگەر تەماشای لیستەکەی تەنیشتی من بکەن خواردنەوەکانی تریش چا بۆ نمونەیەکێکە لەوانەی کە لەگەڵ شێرپەنجە پەیوەندیان هەیە بەڵام ئەم چایە ناکە ئێستا ساردبووتەوە چکە من پێش 2 خولەک داوای ئەم چام کرد و بە سوپاسەوە بۆیان هێنام توێژنەوەشی زانستی کراوە لە وڵاتی ئێران کە 50,000 کەس تێیدا بەشداری کراوە لە بینی ساڵی 2004 بۆ 2008 و من لەسەر چاوەفەرمیەکانی حکوومەتی بەریتانیا وەرم گرتووە ئاماژەی بۆ داوە ئەو بەڕێزانەی کە چا زۆر بە گەرمی دەخۆنەوە کە لەوێ 60% بەرەوسەرەوەیە ئەوەی کە بۆی بیخۆیتەوە لوشەیەت کە زۆر گەرمە و ناو قورگە دەسووتێنێتەوە ئەگەری توشبوونی مرۆڤ بە شێرپەنجەی قورگ و قورقڕاگە زیادەکە توێژینەوەکە لە ئێران ئەوەی سەلماندووە لەبەر ئەوە ئامۆژگاری دەکرێت کە ئەو کاتی دەتانەوێت چاپ خۆنەوە چاکە دانن لە بەردەستانە شەکری تێمەکەن و پاشەوەی کە ساردووە بە 2 خولەک اینجا چاکە نۆش بکەن ئەگەر باسێکی دژەخۆر بکەین بە کورتی بریتێ لەو پێکهاتەیە کە پێست ئەپارێزێ لە زیانەکانی تیشکی خۆر بەوەی کە ڕووناکی تیشکی خۆر پێچوانە ئەکاتەوە و ئەو تیشکە زیان بەخشانە هەڵئەمژێت کە ئەبێتە هۆی زەرر لێدان لە پێستەکە ئەویش چیەکات هەڵا لە پێست دروستەکات سووتاندنی پێست چرجبوون و وشکبوونەوەی پێست و هەروەها ئەگەر هۆماوەیەکی زیاتر بمێنیتەوانێ لەوانەیە بێتە هۆی توشبوون بە شێرپەنجەی پێست لەبەرەوە دژەخۆر لە کاتی ئێستا زۆر گرنگە کە بەکار بهێنرێ بە تایبەتی بۆ ئەوانەی کە ئیشان لەبەر هەتاوە یان زیاتر ئەچنە بەر هەتاو لەبەر ئەم هۆکارانەی کە ئێستا باسی ئەەکەین کە ئەویش ناهێڵە پێست دووشک بێتەوە بەمەش پێست دەپارێزێ لە چرجبوون و لە دروستبوونی پەڵە و هەروەها لە سووتاندنی هەتاو یان تیشەکەی و دوورکەوتنەوە لە شێرپەنجەی پێست
دژە خۆر بە چەند شێوەیەک هەمانە لەوانە بە کرێم کە ئەمە زیاترین ئافرەت بەکاری ئەهێنن بە حکمی ئەوەی کە لەگەڵ هەنێک مەوادی ئەساس تێکەڵەکرێ بۆ جوانکاریش بەکارهێنرێ جێڵ کە زیاتر پیاوان بەکاری ئەهێن و بە پێستیانەوە دیار نامێنێ و بە شێوەی لۆشن کە بڵین کرێمێکی شلە لەگەڵ سپرەی کە هەیە ئەمانە زیاتر بۆ لەش بەکارهێنرێن لەبەرەوەی زوو هەڵ ئەمژرێت و لەشەوە دیار نامێنێ و بە شێوەیەکی ئاسانتر بڵاو ئەبێتەوە. ئەگەر بێنێ سەر ئەوەی کە وەکو چەند ڕێنماییەک بەوانەی کە زۆر لەبەر تیشکی خۆرن ئەمانە زۆر گرنگە کە جلێکی درێژ واتە قۆڵ درێژ لەبەر بکەن ئەگەر ڕەنگی سپی بێت باشترە لەبەرەوەی کەمتر گەرمایانە بێت و بەکارهێنانی کڵاو لەگەڵ ئەوە شاد ژەخۆر کە ئەبێت نیم ساعت پێشەوەی بچنە بەرهەتاوە بەکاری بهێنن و هەموو 2 ساعت بۆ 3 ساعت جارێکیش ئەبێت دووبارە بکرێتەوە. بە نسبەتی SPF-ەکان کە هەیە تەبان لە 15 دەست پێکات 15 25 30 50 80 ئەوەی کە لای ئێمە ئێستا هەیە 30 50 لەگەڵ 80 SPF مانای ئەوەیە کە تۆ بۆ نمونە ئەگەر سیەکەت بەکارهێنا 30 جار پێست ئەپارێزێت لە سووتان بۆ نمونە ئەگەر کەسێک بە 10 دقە پێستی بسووتێ ئەمە بەکاربێنێت بۆ 300 دقە ئەی پارێزێت پێستەکەی لە بڵین لە تیشکی خۆر. بەڵام لە لێکۆڵینەوەکان دەرکەوتووە کە بەکارهێنانی سی لەگەڵ 50 و هەروەها 80 تەسیرەکانی تقریبا نیم ساعتێکیان بینە بۆ نمونە ئەگەر سیەکە بە 2 ساعت پێز بپارێزێ ئەمان 2 ساعت و نیم بۆ 3 ساعتە واتە بەکارهێنانی دژەخۆر بەپی SPF-ەکەی ئەوەنە جیاوازیەک دروست ناکات تەنها لە درێژی ئەو کاتەیە کە پێست ئەپارێزێت لە تشکی خۆر وەلای خەڵکی زۆر باوە وا ئەزانن کە ئەم 50 پەیوەندی بە پلەی گەرمای دەرەوە هەیە نەخێت پلەی گەرمای دەرەوە پەیوەندی بە ئەم SPF-ەوە نییە ئەمە پێوتێ سن پرۆتێکتیڤ فاکتەر واتە پاراستنی پێست لە هەتاو. زۆر گرنگە دژەخۆر بۆ هەموو بەشێکی لەش بەکاری بێنی واتە یەکێکە دژەخۆر بەکار ئەهێنێت پێویستە بیاد لە پشتی چاوی گوێچکەی لێوی حتا لەپی دەستی ژەوێ بەکاری بێنی چونکە ئەمانەش بەشی خۆی تیشکی خۆری بەرەکەوێت و ئەگەر بۆ ماوەیەکی زۆر مێنێتەوە زیانی تیشی خۆر لی بە دوور نابێت. زۆر گرنگە لە هەر شتێکی کەش باس بکەین کە هەنێک دژەخۆر لەسەری نووسراوە UVA UVB بلۆک کە ئەمانە زیاتر بەکاربهێنرێن بە حکمیەوەی کە ئەمانە ئەو تیشکە زیان بەخشانش زیاتر ئەمژێت واتە ئیش لەسەر ئەو. ئێمە لە چارە ئەوەی کە بۆمان گرنگە ئەوەیە کە ئێوە بەرچاو و هۆشیار و زانیاریتان لەو پەڕی باڵادا بێ چونکە ئێوە هاونیشتیمانی و هاوڵاتی ئێمەن و بۆ ئێمەش گرنگە کە هاونیشتیمانیانی ئێمە وەک هاونیشتیمانیانی هەموو دنیا هۆشیاری تەندروستیان لە سەرەوە بێت. دەربارەی شێرپەنجە دوو جۆری ڤایرۆس هەبوو کە ئێمە باسمان کرد بۆی کە خەڵکی ئێمەش بەرچاوی ڕوون بێ یەکێکیشیان بریتی بوو لە هەوکردنی جگەری ڤایرۆسی کە ئەم جۆرە لە هەوکردنی جگەری ڤایرۆسی ئەکرێ مەترسی توشبوونی مرۆڤ بە شێرپەنجەی جگەر زیاد بکە و هەروەها جۆرێکی تر لە ڤایرۆس کە پێوترێ هیومن پاپیلۆما ڤایرۆس کە ئەم جۆرە لە ڤایرۆس پەیوەندیدارە بە شێرپەنجەی ملی ڕەحم و هەروەها بە شێرپەنجەی قوڕگەوە. دەگەڕێنەوە بۆ ئەرشیفی چارە لە باسی هەردووکیانە لە نمونەی هەوکردنی جگەری ڤایرۆسی ئەوەی کە زۆر باسەکە لە ڕێگەی دکتۆری دانەوە ئەم ڤایرۆسە زۆر گوێزرێتەوە کە خۆی ڕاست نییە بەڵێشێکە لە ڕێگاکان بەڵام هەمووی ئەوە نییە ناوێکێک لە سنتەر حکومیەکانەوە لە سنتەری پیرەمێرد لە نەخۆشخانەی پیرەمێرد بۆ چارەسەری دەمودان کە نەخۆشخانێکی فێرکاریە بەرپرسی ئینفێکشن کۆنترۆڵە نەخۆشخانەیە باس لە شێوازی پاکشکاری و تعقیمکرد نەکات لەو نەخۆشخانەیە و هەروەها دەربارەی هیومن پاپیلۆما ڤایرۆس ڤیددیۆیەک دەبینێت ئەنیمیشنێک دەبینن کە بۆمان کورداندن و بۆمان باسکردن کە چۆن پشکنینی پێشوەخت بۆ ئەم ڤایرۆسە دەکرێت. دەربارەی هیومن پاپیلۆما ڤایرۆس بە خۆشحاڵیەوە لە کوردستان ئەم نەخۆشیە ئێجگار کەمە لەبەرەوەی کە ئەم ڤایرۆسە لە ڕێگەی سێکسی دەمەوە دەگوازرێتەوە و بە تایبەتی و سێکسانی کە لە دەروی ماڵ دەکرێت و سێکسی کردراوە بە خۆشحاڵ و لەبەری کە لە کوردستانی خۆمانە بەها کۆمەڵایەتی و ئاینیەکان و بەها ئەخلاقیەکان زۆر لەسەرەوەن ئەم نەخۆشیە لە وڵاتی ئێمە زۆر کەمە بەڵام هەر زانیاری دەربارەیان گرنگە. پاشەوە دەگەڕێمەوە خزمەتان بۆ کۆتایی هێنان بەم ئەڵقە تایبەتەی چارە. ئەمە جۆرێکە لە ئامێری ئەداشتەکانمانە ئەمە ئەڵتراسۆنێکی پێ ئەڵێن
ئاوی دڵۆپێنەرە تێکرێت ئەبێ لە نیوە زیاتر بێ ئاوەکەی دواتر ماوەدی دیسینفێکتانتمان هەیە جارێکە ئەکەینە ئەم جیهازەوانێ کە ئاوەکە حازر بوو ئالەتەکانی تێکەین. دەست بە داگیرسانی جیهازەکەکەین لە 6 پلەی سیلیزی دایئەنین. سەرتام ئالەتانە لە خوارەوە بڵین بۆ نەخۆشیشی پێکراوە پێشەوەی بیان لە سەروانی کۆنتێنەرمان هەیە ماوەدی دیسینفێکتانتی تایە دوای چارەکە دێتە سەرەوە بۆ بەشی تاقیم. ئێرە ژووری تاقیمان لە دوو بەش پێیەک دێتی زۆن و کلین زۆن. ئەمە ئێرە دێتی زۆنە. ئالەتەکان لە ڕێی ئەم وەشەرمەشینەوە ئەشۆرێت. ئەبێ وا دابنرێت کە جوان دەمی ئالەتەکان پاک بێتەوە لە کاتی شتنیە. شۆردنیم ئالەتانە 74 دقەی ئەوێت تا بە تاواتی ئەم سوورە تەواو ئەکات و دوای ئەوە کە وشک بوانە دەرگای جیهازەکە ئەکرێتەوانی و ئەبرێت بۆ بەشی تاقیم. دوای ئەوەی کە تەواو بوو بۆ دڵنیابوونمان لە پاکشتنی ئەم جیهازانە لێرە چەکردنی ئالەتمان هەیە. ئەمە ئیندیکەیتەری پێڵێن. ئەم ئیندیکەتەران بەکارێنی بۆ دڵنیابوون لەوەی کە ئالەتەکەمان پاکە و جوان شۆراوە. دواتر ئەدرێتە ژووری تاقیم لێرەوە. فەرمی پێشتر دکتۆر ڕاستی ئاماژەی بە ئیندیکەیتەرە. ئەمانە ئیندیکەتەر لەسەر پاوچەکانمان. یەکەم جار ڕەنگی پەمەیە. دوای ئەوەی سایکلەکە تەواوکە لە ئۆتۆکلێڤەکە ئەم ڕەنگە ئەگۆڕێ بە سەوزێکی نەوتی بەم شێوەیە. بێجگە لەوە کە لە سەر پاوچەکان ئیندیکەتەرمان هەیە ئیندیکەتەری کەمان هەیە بۆ چێکی ئۆتۆکلێڤەکان. سەرەتا بەم شێوە ڕەنگی مۆرێکی تێرە دواتر کە سوورەکە تەواو ئەبێت بەم شێوە ئەگۆڕێ. هەچ کاتێ ئەم ڕەنگە بەم شێوەی گۆڕا ئێمە دڵنێن لە تاقیمی ئالەتەکانمان. دکتۆر گرێیزلاو زۆرینەی خەڵک لە هەندێک کاتی ژیاندا ڕوبەڕووی توشبوون بە ڤایرۆسی HPV دەبنەوە. لە هەندێک حاڵەتدا زۆرینەی ئەو کەسانی کە چالاکی سێکسیان زۆرە ڕوبەڕووی توشبوون بە ڤایرۆسی هیومن پەبلۆما دەبنەوە واتە ڤایرۆسی HPV. ڤایرۆسی HPV زیاتر لە 100 جۆری جیاوازی هەیە. زۆر کاتیش جەستەی مرۆڤ خۆی نەخۆشیەکە لە ناو دەبات بەبێ ئەوەی نیشانەکانی دەربکەون. بەڵام لە هەندێک لەو زنجیرە ڤایرۆسانە دەبێتە هۆی مەترسی گەورە لەسەر تەندروستی لە قۆناغی پێگەیشتوەکاندا. ڤایرۆسی HPV دەبێتە هۆی توشبوون بەهۆی پەیوەندیەوە. ئەمەش مانای ئەوەیە کە ڤایرۆسەکە لە نێو خانەکاندا دەمێنێتەوە لە نزیک شوێنی توشبوونەکە وەک لەوەی کە بەنێو هەموو جەستەدا بڵاو ببێتەوە. ڤایرۆسی HPV زۆر کات بەهۆی پەیوەندی سێکسیەوە دەگوازرێتەوە. ئەمەش مانای ئەوەیە کە خانەکانی هەر یەکە لە بەشە سەرەکیەکانی کۆندامی زاوزەی نێرینە و مێینە و دەم و قوڕک دەگرێتەوە. بۆیە دەکرێت پشکنین بۆ ڤایرۆسی HPV بکرێت لەو ناوچانەدا. بەڵام پشکنین بۆ ڤایرۆسەکە لە ڕووی زانستیەوە دەکرێت و شتێکی باو نییە. هۆکارە سەرەکیەکە ئەوەیە کاتێک چارەسەر هەیە بۆ ئەو نەخۆشیانەی کە بەهۆی کاریگەری ڤایرۆسی HPV-ەوە دروست بوون ئەوە چارەسەری ڕاستەوخۆی ڤایرۆسەکە ناکرێت. هەر بۆیە پشکنین بۆ ڤایرۆسی HPV دەکرێت زۆر لایەنی پۆزەتیڤی هەبێت. هەرچەندە زۆرینەیان جێگەی مەترسی نین و پێویست ناکە نیگەران بیت. هەرچەندە تا ئێستا هیچ پلان و چارەسەرێک نییە بۆ پاکردنەوەی تەواوی جەستا لە ڤایرۆسەکە، بەڵام ڕێگە و شێوازی تر زۆرن بۆ ئەوەی خۆت لە ڤایرۆسی HPV بپارێزیت. ئێستا باز لەوە دەکەین کە ڤایرۆسی HPV چۆن دەبێتە هۆی زیانگەیاندن بە مرۆڤ، کێ لە مەترسیدایە، چۆن دەتوانرێت ڕێژەی ئەو مەترسیانە کەم بکرێتەوە. سیستمی بەرگری لەش توانای ئەوەی هەیە کە زۆرینەی زنجیرە خانەکانی ئەم ڤایرۆسا لە ناو ببات پێش ئەوەی زیان بەجەستا بگەێنن. تەنانەت هەندێک جار کەسەکە خۆشی هەستی پێناکات کە تووشی ڤایرۆسەکە بووە. بەڵام هەندێک زنجیرە ڤایرۆسی تری وەک ڤایرۆسی HPV 6 و 11 دەبنە هۆی کێشە و گرفت لە خانەکانی ئەو ماسوولکانەی کە تووشی ڤایرۆسەکە بوون و دەکرێت گەشە بکەن و ببنە گرفت لە کۆئەندامی زاوزێ کە ئەو کات دەبێتە هۆی نەخۆشی و پێویستی بە چارەسەرە کە زۆر جار لە ڕێگەی کرێمی تایبەتەوە دەبێت. ئەم جۆرە گرفتە نابێتە هۆی نەخۆشی ماوە درێژ
بەڵام زنجیرەی سیانزەی ڤایرۆسەکە دەبێتە هۆی ناچالاکردنی DNA کە ئەمەش دەبێتە هۆی دابەشکردنی خانەکان بە شێوەیەکی زۆر خێراتر لە حاڵەتی ئاسایی کە ئەمەش هۆکارە بۆ گەشەکردنی زۆربوونە شێرپەنجەیەکان. لەم حاڵەتەدا خانەکانی بنی ڕەحم بە تایبەتی دەکەونە مەترسیەوە بە تایبەتی هەردوو جۆری ڤایرۆسی HPV 16 و 18 بەرپرسن لە زۆرینەی حاڵەتەکانی توشبوون بە شێرپەنجەی ڕەحم کە ئێستا بە چوارەم جۆری شێرپەنجەی باوە لە نێو ژناندا. دەکرێت نیشانەکانی ئەم شێرپەنجەیە 20 ساڵی پێ بچێت تا دەردەکەوێت، بەڵام لە ڕێگەی پشکنینی تیشکیەوە دەتوانین ئەو کێشە و گرفتەخانەیانە بدۆزینەوە کە لە نێو ڕەحمدان پێش ئەوەی گەشە بکەن و ببنە شێرپەنجە. ئەو ژنانەی کە تەمەنیان لەسەر و 21 ساڵیەوەیە دەتوانن پشکنینی ئاسایی پاکردنەوەی ڕەحم ئەنجام بدەن کە تەنیا نمونەیەک لە ماسوولکەخانەکانی ڕەحم وەردەگیرێت بۆ ئەوەی پشکنینی بۆ بکرێت و بزانرێت خانەی نائاسایی تێدایە. ئەو پشکنینانەی کە ئەنجامەکانیان پۆزەتیڤ نییە مانای ئەوە نییە کە ئەو کەسە تووشی شێرپەنجەی ڕەحم بووە، تەنها مانای ئەوەیە کە هەندێک خانەی نائاسایی لە ڕەحمدا بوونی هەیە و دەکرێت لە داهاتوودا گەشە بکەن و ببنە شێرپەنجە. ئەو نەخۆشانە پێویستە یان بە بەردەوامی چاودێری بکرێن و پشکنینی ملی ڕەحمیان بۆ بکرێت یان بۆ ئاگالێبوونی زیاتر پێویستە بە پرۆسەیەکدا بڕۆن کە پێی دەوترێت کاڵباسکۆبی. ئەوەی کە بینیتان تەنها مشتێکە لە خەروارێک کە تەنها 10 چوارخولێکیمان بۆ هەڵبژاردون بۆی کە ئێوە دەربارەی شێرپەنجە و خۆپاراستن لە شێرپەنجە زانیاریتان هەبێت بۆی کە هەمیشە بە زۆرترین زانیاری و بەرزترین تەکنیک و ئاسانترین شێواز ئێمە لە خزمەتی ئێوەدا بووین. ئەڵلقەی داهاتووی چارەش دووبارە تایبەتە بە پێداچوونەوە بە 25 ئەڵلقەی ڕابردووی چارەدا. لە ئەڵلقەی داهاتووە نمونێ و خەڵکانتان هەینەوە بەرچاو کە دەستنیشان کراون بە شێرپەنجە و ئازایانە بەرەنگاری ئەم نەخۆشیە بوونەتەوە و لەگەڵەوەشە لە ئەڵلقەی داهاتوە بۆتان باس دەکەین کە باوترین شێرپەنجەکان لە کوردستانە چین و ئێمە چۆن لە چارە ئیشمان لەگەڵا کردوون. یەکشەمەی داهاتوو کاتژمێر 7 ئێوارە گەڕێمەوە خزمەتتان. شەوتان شاد.